نه ئەوە بەتێکم بەسە نزیکەی 10 ساڵە لێرە ئیشەکەم ڕۆژانە سعات 8 تا 5 ئێوارە 5-6 ئێوارە ئیتر جۆرەکانی چا خەڵکی وایە چا هەیە تاڵەخوا هەیە خەستەخوا هەیە ڕوونەخوا ئەوە شێوەیە ئێمە چاکەشمان خەڵوزە بە خەڵوز لێنێ چا خواز لەسەر چای خەڵوز زیاترە بەتاکید زۆرترین چا لە ڕۆژەکەیکی هاتووە لێرە خواردن وەڵا هەمانە مشتری خۆمانەیە ینی هین نەبێت ڕۆژی 20 چاخوا بەلایانی کەمەوە مشتریمان نانە ینی تر دانیشێ جاری لە نیوەڕۆیە تا تەواو بین دانیشێ ڕاتەوە تایوارە وەڵای حەزی لێدی هەیە حەزی لێدی زیاتر چا خواتەوە لێ مەسەما قاوەتان بۆ بێن میان شتێڵێ چاکە خۆشترە وەڵایی ئێستا زۆربەی بۆ بەتاڵ ینی خەڵک زۆر تاڵەخوا ئێستا بێ شەکر لەبەرێڵێ شەکریتیان نەبێ وەڵایی هونەری چا ئەوەیە یەکەم لەگەڵ مشتریا ڕوو خۆش بێ دووەم ئێمە چاکەمان بە خەڵوزە عادەتەندار و خەڵوز کامێکی تایبەتی خۆی هەیە لەوەی بەغاز و بەغاز کوڵێ دەشتانە ڕۆژانە چەند چاخۆیت 4-5 چاخۆم بەردەوام لە دەرەوە یا لە ماڵ وەڵی لە ماڵی شوی خۆم لە دەرەوەی خۆم تراوە ڕفیقەت هەیە زۆر چا بخوا نەوەڵا هەمیۆگی پرە چا ئەبێ ئیلاگبی ئەبێ ئیشکەیت و مەسەری ئینسانی ئیشی بۆ خەڵکی کاسب ئەمجا چا خۆشە نا لەسەر ئیسراحەت چا خۆش نییە بیشی خۆی سوالینی ناکەی لە دوای چاوری حەزی لە نار خواردنێ چاوریە شتی ئەوانە باشە پێشتری شەر ئەوەنە چاتە خواریە پێشتر کەمتر یا زۆر زیاتر مەخوارد چەند چاتە خوار ڕۆژ پێشتر لەوانەیە دەم خواردای ڕۆژێ باشە حەز ناکەی لە ناو کووردا زۆرتر چا خوێتەوە وەڵا جا لە ناو کووردا زیاتر کێوە بازە شوێنێت چا ناخورێ یا قاوەیان میسکاپەی دەخوایە هەری نایخوا لە حەو ساڵە نە ساڵانەوە چاخۆم زۆر بەس زوو زۆرم ناخوارد بەس ئێستا زۆرە خۆم ئێستا زیاترە خۆم سبەی ڕۆژی جیهانی چایە باشە سبەی چا زۆرتر ناخۆیەوە ناوەڵە هەر وەک ڕۆژانی تر وایە ڕۆژانە چەند چاخۆ وەڵی 4-3 زیاتر ناخۆم پێشتری جواب بوو یا ئێستا کەمت کردوێتەوە لا پێشتری جواب بوو هەر بە بەردەوامی 4 هەر بە بەردەوامی 4 چاخۆ زیاتر لە چ کاتێکا چاخۆی دوانی وەڕۆیان لە سەعات 2 بەو لاوە تا دەوری سەعات 4:30 و 5 تر 4 چاخۆمەرەوە ناخۆم زیاتر عادەتەن خەڵک دوای نان چاخوا شەر وایە یا پێش نانی شەرەی خۆی وەڵام من پێش نانی ژەی خۆم پێش نان چای دیش نەخۆم ئیدارە ناکەم ئەی دوای نانێکی بە شیرین ئاراوەڵا دوای نان خواردن شیری نەخۆم فەرقی چییە وەڵی تر فێر بووم پێش نان خواردن چای دیش خۆشە بەلای منەوە چای خەست من چای خەستە خۆم چای ڕوون ناخۆم قەت لێرەش بیخۆم لە بازار چای خەست و زیاد شەکرە خۆم باشە جیاوازی چێت چای خەست و چای ڕۆژ وەڵی تر نەختێ خەڵک زیاترە خەستەکە وەڵا خۆشترە بەلای منەوە خۆشترە ئاراوەڵا من چای ڕوون ناخۆم قەت کێ ڕەفیقت هەیە زۆر زۆر چا بخوا لە ڕۆژ 4-5 ڕەفیقمەیە هەمویان چا زۆرە خۆن دانێشیان ناوی بەهادینەوە چا هەر زۆر زۆر ئەخوا چەند چاخوا بەرمانێ حوتوەش بخۆ بەس ئەمڕۆ نهاتووە Gracias.